بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیار نوردین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان ساڵی 2022 مان تێپەڕاند و ئێستا لە ساڵی 2023 داین دەزانین کە تەواوی ئەو ساڵانی ڕابردوو تێمان پەڕاندوە چەندین کێش و گرفت و قەیران بوونیان هەبووە، بەڵام لە ساڵی 2022 دا بەشێکی زۆری ئەو کێش و گرفت و ئەو قەیرانانی کە هەبوون کە کەڵەکەووی ساڵانی ڕابردووتر بوون چارەسەر نەکراونەوە بگرە بەشێکیان زیاتر و ئەوە بەردەوامی تر بوونەتە مایەوەی کە قەیرانی زیاتر بۆ هەرێمی کوردستان بڕەخسێنن. یەکی لەو کێش و گرفتانی کە هەمیشە و بەردەوام بوونی هەبوو لە ساڵانی ڕابردووە لە ساڵی 2022 دا بوونی هەبوو کێشەی کەمی کارەبا بوو یاخود پێنەدانی کارەبا بوو بە هاوڵاتیان کەمێکێک بوو لەو کێش و گرفتانی کە چەندین ساڵە هاوڵاتیان پێوەی دەناڵێنن و هەروەها ئەمە چارەسەر نەکراوە بگرە ساڵی 2022 لەوانەیە بەراورد بە ساڵانی ڕابردووتر خراپتر بووێ. وەروەها کەمی ئاو کامەش لە بەشێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەتایبەت هەولێر و دەوروبەری کەمی ئاو لە هاویناندا ڕووی لە زیادبوون کردووە. چەندین کێش و گرفتی تر لەم هەرێمی کوردستاندا بوونی هەبووە. لە چاوەری ئەمڕۆماندا دەپرسین کام لەم کێشە و گرفتانە کام لەم قەیرانانە زیاتر کێش و گرفت بوون، زیاتر بوونەتە ئەرک و مادووبوون بۆ هاوڵاتیان و بوونەتە مایەوەی کە کاریگەریان هەبوو بێ لەسەر ژیانی هاوڵاتیان. وەروها چەندین کێشەی دیکەش هەربوونیان هەبوو لەوانە دواکەوتنی موچە هەرچەندە بەرپرسانی ئەم هەرێمە بەڵێنیان دابوو کە موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت، بەڵام ئەمە یەک مانگێک و دوو مانگێکی خایان دواتر لە ماوەکانی دیکەی ساڵی 2022 دا زیاتر و بەردەوامی تر موچەی هاوڵاتیان دوا دەکەوت. و لە ساڵی 2022 دا یەکێکی دیکە لەو کێشانی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتەوە دەتوانین بڵێن لە ساڵانی ڕابردوو تردا بە کەمی بوونی هەبووەویش گرانبوونی نرخی بنزین بوو کە هاوڵاتیان بەدەست ئەم کێشە گرفتەوە دەیان ناڵاند و هەروەها شۆفێران بەردەوامنان ڕزابوون و ئێستاش نرخی بنزین زۆر گرانە هاوڵاتیان و شۆفێران نیگەرانن لەوەی کە ئەم کێشەیە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. یەکێکی دیکە لەو کێشانەی کە هەمیشە بەردەوام بوونی هەیە بەتایبەت لە وەرزی سەرمادا دابەش نەکردنی نەوتە بەسەر هاوڵاتیاندا، پێنەدانی نەوتە کە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردووتر و ئەم ساڵ زیاتر هاوڵاتیان بەتایبەت لە پارێزگاکاندا زۆر چاوەڕێ ئەویان دەکرد کە نەوتیان بەسەردا دابەش بکرێت و بەشێک لە هاوڵاتیان لە چەند ناوچەیەک تاوەکو ئێستا بەرمیلەکانە لە نێو شەقامەکاندا داناوە بۆ هیوایی کە حکوومەت نەوتیان بەسەردا دابەش بکە. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە بزانین ئەو قەیرانانەی بوونی هەبووە لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2022 دا تا چەند چارەسەر کراون و هەروەها تا چەند کامیان لە هەموو ئەو کێش و گرفتانە بوونەتە مایەوەی کە کاریگەریەکی زۆری لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان هەبێت. دەچمە لای یەکەمی پەیوەندی باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە. باوکی محەممەد سڵای خوا لێبێ. خۆت و لە هەموو کارمەندانیش باشی براکەم. زۆر سپاس دەکەین باوکی محەممەد، تۆ باشی تەندروستی باشە؟ سپاس لۆ خۆی گەورە، سپاس لۆ خۆی گەورە. وەڵاهی کاکە دانیارجان سەبارەت بە تەوەرەکەی ئەوڕۆ تقریبەن جەنابەت هیچ لە بۆ من نێهێشتەوە. هەموو ئەو کێشە و قەیرانانەت باس کرد کە خەڵکی هەرێمی کوردستان پێوە دەناڵێنی ئەم ئەگەر بێت و ئینسان بە واقع بینانە سەیری ئەو کێشە ئەو قەیرانانە بکاتن کاکە دانیار ئەو کێشە و قەیرانانە بەڕاستی هیچی شایستە نیە لە بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوەی هەرێمی کوردستان ئێستا خاوەن داراییەکی زۆر باشە، یعنی خاوەن داهاتەشی گەلێک زۆرە. یعنی من نازانم سەیرم بە خەڵکانێک دێ کە دەهۆڵ بۆ ئەو دەسەڵاتە لێ دەدەن پاساو لە بۆ کەم و کوڕیەکان و قەیرانەکان دێن و نازم چۆن شەرم ناکەن خەڵکانێکی شەن خۆیان پێ شەهادەدار و پێ تەمەنێکی تەجروبەدارە. یعنی بەڕاستی عەیبێ شەرمەیە پارێزگاریکردن و پاساو هینانەوە لە بۆ قەیرانەکانی ئەوڕۆی هەرێمی کوردستان. کاکە دانیار ئەگەر جەنابەت ملاحەزە بکەیت هیچ قەیرانێک نییە کە واقعی بیتن، نە لافاو بووە، نە تۆفان بووە، نە باران نەباریوە بەو شێوەی خەڵک بمری لە برسان، نە سووتانێک بووە، نە بورکانێک بووە، نەبوومە لەرزەیەک بووە وڵات کاول بیتن. یعنی نەود ئێستا لەو پەڕی نرخ بەرزیەیە و داهات و سەرچاوی داهاتی ئێمەش نەوتە. یعنی من نازانم بە چ هۆیەک بە چ یعنی پاساوێک بە چ مبەڕێرێک برێن قەیران هەیە لە هەرێمی کوردستان. تەسەوور کە کاکە دانیار حتا ئەو دەسەڵاتە و ئەو عەقلیەتە و ئەو کەسانە لەسەر دەسەڵات بن
خەڵکی هەرێمی کوردستان هەمووی تووشی خەم و خەفەت دەبی، هەمووی تووشی شێرپەنجە دەبی، هەمووی تووشی نەهامەتی دەبی، بەس لە خەفەتی ئەوانە بۆەوە نەهاتوون ژیانی خەڵک خۆشکرد. قەیرانێکی کارەبا 30 ساڵە میلەتە پێوە دەناڵێنی تر نازانم خەڵکێکی دۆڵ لێدەر لە بۆ ئەو دەسەڵاتە ڕۆژی هەیە دیفاعیان لێ بکە یا بێتە ناو خەڵک من دەنگ دەدەم بەو دەسەڵاتە. بەڕاستی عیبێ، بەڕاستی شەرمەزاریە. لە هەمان کاتیشدا کاکە دەگەربا لۆمەی خۆشمان بکەین وەک هاوڵاتی. ئێمە هەڵوێستێکی واقعانەی کاریگەرمان نەبووە. حیزبەکانی ئۆپۆزیسیۆن زۆر گلەی لە خۆیان بکەنە تا ئێستا نەیانتوانیوە ببنە یەک دەست و یەک دەنگ و یەک ڕەنگ بەرامبەر بەو دوو حیزبە گەندەڵەی. یعنی بەڕاستی عیبە، بەڕاستی باشە باوکی محەممەد بارڕێکەبین بە هاورانی دیکەش زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیە و لەگەڵمان بوو. کاک ئیبراهیم لە شارباژێر وەردەگرم. کاک ئیبراهیم گیان سڵاوی خوات لێبێ. وعليك السلام ورحمة الله كاك إبراهيم. سلامت بياخ. كاك إبراهيم جان تورەکەمان لەسەر ئەوەیە کە کام لەو کێشە و گرفت و قەیرانانەی کە لە ساڵی 2022دا هەبوو زیاتر بوونەتە بارگرانی بەسەر هاوڵاتیانی ئەم هەرێمەوە، زیاتر کێشە و گرفتەکانی تۆختر کردوتەوە و بوونەتە گرفت بۆ هاوڵاتیان. كاك إبراهيم جلست كان زانيات صاب وصاف رابطربي أساس صحابي أمانبي صاب وصاف رابطربي ناصر كاك إبراهيم أواني نوايات يعني برلاي وفسادي وفي أخلاقي وحيث شتيكيان نية غيري برلاي نبي کاک ئیبراهیم لە ساڵی 2022دا چەندین کێشەی دیکە و گرفتی دیکە سەری هەڵدا، دەتوانم بڵێن چەندین قەیرانی دیکە سەری هەڵدا، لەوانە گرانبوونی نرخی بەنزین، خراپبوونی ڕێگاوبانەوە هەر بەردەوامی هەیە، لەوانە زیاتر لە ساڵی 2022دا کەمی ئاو لە بەشێک لە پارێزگاکان و بەتایبەتی هەولێر و دەوروبەری کە ماڵی وا هەبوو بە 15 ڕۆژ بە 20 ڕۆژ ئاو نەبوو لە نێو ماڵەکانیدا. هەموو ئەم کێشە و گرفتانە بەردەوامی هەیە. پێ دوایە کامیان زیاتر بۆتە هۆی بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە؟ بارگرانیە پێ ئاویە، بێ بەنزینیە، بێ نەوتیە، بێ هەمووی بارگرانیە لەسەر خەڵک. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئیبراهیم لە شارباژێرەوە لەگەڵمانە بوو. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک مەحموود لە دهۆک وەردەگرم. کاک مەحموود گیان سڵاوی خوات لێبێ. چۆنی باسی مامۆستا باسی؟ وعليكم السلام کاک مەحموود سەرچاوم. وەڵام مامۆستا بەداخەوە نەخۆشترین کات لە 2022دا بوونی گاز لە وەرزی زەوەستان. یعنی من لێ قسە دەکەم لە شاری دهۆک بەداخەوە لە ئێستا گازی وەرزع نەکرد ئیلا ئەگەر گازی تیجاری بیت بە مەجبوری مامۆستاکەم بە مەجبوری. یعنی نازانم منعی کردووە دارە نابڕێتەوە گازی وەزع بکە بەداخەوە زۆر واعی ناخۆش بووە مامۆستاکەم نەگازە هەروەها ڕاتبەکەی نەڕاتبە نەچیە. یعنی نازانم ئەمە لە چێ حالدا ئەم وڵاتە ژێرێک زەویەکەی زۆر زێر و زیو و نازانم چی و ناوتەکەی ئێبادەکەم ئەو دیوەکە یان ئەو زێڕەکە یان ئەو ناوتەکەی حاشا بە قوربەسەر لەسەر ئەم ملەتی ئەم وڵاتە. یعنی چی دەکەن لە ئەو ناوتەکە؟ ڕاستە کاک مەحموود پێت وایە کە هەموو کێشە گرفتانە بوونی هەبووە بەردەوامیشی هەیە. پێت وایە لە ساڵی 2023دا زیاتر دەبن یان هەر بەردەوامیان هەیە ئەم کێشە گرفتانە ئەم قەیرانانە کە لە ساڵی 2022دا بوونی هەبوو؟ وەڵام مامۆستاکەم بەڕاستی لە قسە دەکەم لە 2000 ئەم ساڵەدا نەخۆشتر دەبێتەوە چونکو مادەم نیەت نییە ئەسڵاح بکاتەوە نیەت نییە چوە گاز لەکوێ، گارە لەکوێ، ئیش لەکوێ، زۆر گەنجەکان ئیشمانە خریجی معاهدن، خریجی کولیەنە، خریجی نازانم چییە. یعنی بەداخەوە دکتۆر مامۆستاکەم من کەسێکی ئەناسێنەوە
كشهاده دكتوراه هي دكتوراه لا مش فارق مبدا لا اعداديه كي درستي كش لك مع العلم شهاده دكتوراه هي ڕاست بەداخەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاک محمود لە دهۆکەوە لەگەڵمانابوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵاوی خوات لەبێ کاکە سڵاو لە تەناوت و کادر و بیشتر بە هەڵ ڕێگەزەوە ئوستاز دانیال زۆر بە کورتی هەروەک عەرەب دەڵێ خەیر الکەلام ما قەل وەدەل زۆر بە کورتی دووسێ قسە دەکەم ئەوەڵەن شوێن خۆی دەستکاری ناکە دەبی دەستکاری بکرێت کات خۆی دەستکاری ناکە قەتعاً ئەوەی خاوەنی گۆڕانکاریە ئینسانە قەتت بینیە کێوەک خۆی لە خۆیدا کون ببێ ئەگەر داینەمایکی لێ بەکارنێ ئەوەی ئێستا دەگوزارێ قەیران لە خەیران زەبەلاحترە و مستحیلی چارەسەر بکرێتن چی بڕیاری بۆ نەدراوە تەوابوو داهاتوو گەلە خەتەرترە لە ڕابردوو وەک عەرەب دەڵێ ئەلئاتی ئەعظەم بڕوات هەبێ چارەسەر ئیلا لەوەدایە کە مرۆڤەکان خۆیان دەست بە گۆڕانکاری بکەن ئەو بارە قورسەی لەسەر شانیانەیان خۆیان لای بەرن یان با ملکەتی بەرخەتا ماون ئەوزا مامۆستا فەرەنسیەکان لە مێژە گوتویانە کۆملشانێ پالە لێسۆزی دۆنس ئەگەر قانون نەبوو یعنی دەڵێن ئەگەر پشیلە لە ماڵ نەبوو مشکەکان سەماکەرن کەوابوو هەر شوێنێک هەر کاتێک قانونی لێ ئیلغابووە حاڵی بە حاڵی ئێمە دەبی آخر شتم ئەوەیە نام و وەلا تەستەیقظوا ما فاز إلا النوم و باش بخەون ئیسراحەت لە خەودایە و بەخوان سپاردن زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوو کاکتوانە لە سلێمانی وەردەگرم کاکتوانە گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوات لە جەناوی دەخۆشبێتەوە لەبێت سەرچاومان کاکتوانە گیان ئێمە نازانم وڵات بسیدیتان نووسیوە بەس ئێمە لە نەوەیەکەوە کە ئەماناتونە سەر حکوم هیچ خێر و خۆشی جانەیەسی یعنی ژیان نازانە فەرموبا لە نەوەیەکەوە مەبی بژێری من تەمەنم واردم حەفتاونۆیە ئەمانە تۆزێ میلەتی کورد کێم و ئەخلاقی تیا بوو ئەوەشان نێت شێزانەکانیان لە بەرێرە ڕۆشن دەڵێت تۆ تەماشاکە بعد باسی با بڵێن سەر و 2003 بکەین سەیری کە کۆمەڵە گەنجیان دروست کردووە کۆمەڵە گەنجیان و بەرهێناوە بەپێی چەند ڕاگەیاندن و سۆشیال میدیان دروست کردووە نازانێ بۆچی ئەخوێنێ نازانێن بۆچی ناڕازیە نازانێ بۆچی ڕازیە تۆ دوێنێ دیقەت بە ئەو میلەتە نازانم باوەڕم پێ بکە زەلامی وای تیا بۆ لیترێ نەوت لای ماڵەکەیان نەبوو سێرەکەی تا دوی شەو یەکی شەو هەڵفەڕیوە بە یەک قسەی بەریقەدار یعنی ئێمە تا ساحێبی ئەم میلەتەوە ئەم ئەخلێتە بین دڵنیا بە حەڵمان لەمە باشتر نابێت 2023 و حتا بڵێ 2050 هەروە بین چونکە میلەتێک بۆ بەرهێنراوە ویسێ تۆ سیر کە لە شاشە و تیڤیەکانیانەوە شتێکی پیشان بن ئەوان مێش پڕ کردووە حەچی قەیران و ناڕەحەتیە بەسەر ئەم خەڵکیانێنەوە بە یەک ڤیدۆ لە یعنی چۆنەڵی هەمی فۆرما دەبێتەوە مێشتی من داوا لە خۆی گەورە ئەەکەم بۆ خاتی گەورەی و خۆی ناوە جوانەکانی یعنی بەڕاستیە میلەتە بە لاڕێدا ڕۆشتووە محەممەدێکی ماتی بۆ دروست کات و بێنێتەوە سەر ڕێڕاست چونکە میلەتی کورد میلەتێکە ساحەبی ئەخلاق و شەرەف و دین و هەموو شتێکە ئەمانە وەلایان بۆ شتێ نەیەشتێتەوە دڵنیا دەکەم ئەو کەسەی کە نوێژەکان نازانێ بۆچی نوێژەکە ئەگەر بیزانەیە بۆچی نوێژەکە ئەبایە بیری لەوە کردات و بیزانێت دراوسەکەی سکی خۆڕێیت لیترێ نەوت نییە لە ماڵە ئەم هەموو کەم و کوڕێ ئەمە هەموو ناڕەحەتی کاری و بێ ئیشیە هەیە ئەو کاتەی زانی بۆچی ڕۆکا خەتە خوای گەورە داواکارم لە خوای گەورە تۆزێک ئەخلاق و خێڵمانتیا ماوە ئەوشمانتیان بێنەوەز بە بۆنەی چەندین پیا و چاک و ڕیشتبی و پیا و قەدیمەکانە چونکە ئەمانە هی نازانم چی بڵێم میلەتێک کە سەرکردەیەکی شوانی بوو کە بەلاڕێیا برد و لە ڕووی ئەخلاق و خێمەوە لەمە زیاتر باوەڕم پێ بکەیت باشێکی تا نبینی زۆر سپاس بۆ کاکتوانە لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو بۆم بابەتە چەند کەسێک سەرنجوو تێبینی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوە نورەدین نووسیوەتی هەموو قەیرانەکان ڕاستەوخۆ ڕۆڵی سەرەکیان هەیە بۆ تێکدانی ژیانمان نەک تەنها من خەڵک بەگشتی جوان سۆرای نووسیوەتی جا چی باشە باسی بکەین وەزئی خەڵک لەو پەڕی خراپیدایە ئێستا مانگی یەکە هیچ نەوتمان وەرنەگرتووە کەیدی لە وەرزی زستانین بەشێکی زۆری هاوڵاتیان ئەمە کێش و گرفتیانێ لەم وەرزەدا کە
نەوتیان بەسەردا دابەش ناکرێت و نەوت وەرناگرن و لە دەریشەوە نەوت زۆر گرانە نرخی بەرمیلێک نەوت لە ئێستادا نزیک بە 250 هزار دینارە. دەچمە لای پەیوەندیکی دیکەی ئێوەی ئازیز کاک جەمال وەردەگرم لە بازیان. کاک جەمال سڵاوی خوات لێوێ. ماما زانیان سلام علیکم سڵاوی خوای گەورە لەهەموو لایەوەش سەرچاومان سلامت ئینشەڵا دەستخۆشی بە مامەکە لێکم عزیز یەمین سلامت یاوەڵا بەنی سپەت تاوەڕەکەتەوە لەم 2022 زۆر کار بێکاسبی بەنزینگران کۆمەڵەش تاسی لەسەر ژیانی خەڵک کردووە. بەڵێ بەنی سپەت من شەخسی خۆم کرێگاریەکەم. بەڵێ یعنی هەر بە ئیشێکی تاوە یعنی نەماوە بەڕاستی ڕۆژەکە دە ڕۆژ نییە. ساغ بێخۆجا لە وەرزی باران و سەرماش کەمە بێتەوە. یان بەڵێم لەش ساغ بێ لە وەرزی سەرما و باران وەشا کەمێک ئەو پیشێش کەمە بێتەوە. بەڵا بەڵاوەڵا ئەنجا بەنی سپەت ئەوە کە تایستی لە ژیانی هەموو خەڵکە بێت دەپارەیە بەڕاستی من شخص خۆم هەموو ساڵەکان ینی بە ئاواتی کۆمەڵەشتەوە بووم ساڵەکانی پێشتریش هەموو ساڵە بە ئاواتی کۆمەڵەشتەوە هیچم بۆ ناتۆی بۆم ناکەوە بەڕاست ینی بۆ نمونە ئاواتم ئەوە بۆ عەرزێ بکڕم بۆم نەکردەوە ئاواتم ئەوە خانێ بکڕم بۆم نەکردەوە ئاواتی ئەوە بۆ سارێ بکڕم بۆم نەکردەوە ئاواتی ئەوە بۆ کەپارێکی باشم پێ بێ ماڵۆژیانم چمە کرێکی شۆشکردم مەما هیچیانم بۆ ناکەوێت بەڕاستی ئەگەر ئەم دەسەڵاتانە شتێ بۆ گەنجێکی وەکو من کەیان بۆ داوام گەنجی وەکو من کەن وەڵای خوای پشتە لێیان خۆشە بێ و ئینشەڵا ئێوەش ئەگەر هەوڵمان ئینشەڵا بەخوای گەورە بەش ئینشەڵا لەم 2023 سفەی زەواجر سفەی عقارێک بنزین نەوت غاز ئەمانە ئەرزان بە ئینشەڵا ئەوە شتێکی باشە ئینشەڵا ئینشاءڵڵا خۆی گەورە کەراسانی بۆ میلەتە بکات زۆر سواز بەخوای گەورە ئینشەڵا جەمال لە بازیان و لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکدارا لە عەربەت وەردەگرین. کاکدارا سڵاوی خوات لێبێ. کاکەی جان سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام سەرچاومان کاکدارا. یا بە شێوەکێتری ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوو کەلیمێکی جوانە. وعەلەیکە سەلام وەڕەحمەت الله. هەم لە تۆ هەم لەوەی کە لەسەر خەناتەکە داینا و جۆمان لێگرێ ئەزیزەکەی من. ئێستا حەبی بەڵێبی ئێستا ئێمە چوونەتە ساڵی 2023 وانە؟ بەڵێ بەخوا لێم تێک چۆن نەکبەتی و مشکلم نەزۆرە. لە 22 من ئاخر تەلەفۆن ئاخر قسەی تەلەفۆنەکەم وتم ئەگەر کوێرێک لەگەڵ حورمەتما با بڵین نابینایە کەوێتە چاڵێکەوە شەرم نییە. شەرمەوەی چاوساخێکەوێتە چاڵێکەوە. جا ئەم میلەتە ئێمە چاوساخە لەبەرەوەی قورئانی تیا نابێت کەوێتە نەهامەتێکانەوە. لەم وڵاتە هەرچی شت هەیە نرخی هەیە بە تاقیتنیان مرۆڤ نەبێت بۆ بە مادە حسابی ڕۆحەکە و شخصیەتی بۆ نەکراوە کە خوای گەورە ئەفەرمێ خوای عەزە وەجەل خوای متعال خوای تەبارەک وتەعالە ئەفەرمێ فإن عیزەت الله عیزەت الجەمیع. عیزەت ئەگەر بیکەی بە کوردی یعنی شخصیەت کەرامەت ئینسانیەتی و مرۆڤە لای خوای گەورێ ئێمڕۆژ بەعام ئەو عیزەت و شخصیەتە بۆ بە پارە مادە ئیتر ڕۆح و نەفسەکە و شخصیەتەکە لەولاوە بووەتێ. ئەنجا عەزیزەکەی من ئاەتێکەیە جۆ لە منە؟ بەڵێ کاکدارا گیان جۆم لە باشە ماوین هەردووکمان ماوین. ئاەتێکەی خوای تەبارەک وتەعالە فەرمێ لهم في الدنيا خزي وفي الآخرة لهم عذاب أليم. أفضل الدنيا قريان بوجيرات وخيز نهامتية سرماية قرماية بيفارية نخوشة كاني درونية زورشتا لقيامتي في عذابك سختيه شيء نوانا أوانا كفرش لقرآن دي إخوائي قرام ملة الراس كاتو ركات قرآن بطنيان يوشنية زكانية حدو سرفترنية دعوات شيكا ئەفەرمێن نوێژە کرد دەستێژگرە مەڵە دەستێژی نوێ ڕۆمێ ئەفەرمێن لە سکەکانتانکەن بیکە بەڵام لەگەڵ ئەمان لە ژێریشەوە بێ جوان بی ناکرێت تۆ زەکات لە پارەی دزی دەرکەی حرام پەیڕێ قورئان کە چاگە بی باللهی واللهی وباللهی وتەڵڵهی ئەمە سوێنی مەحکەمێ هیچ عەقڵێ چاکی ناکە ڕێنمایەکانی قورئان نەبێ. جۆ لە منە؟ بەڵێ کاکدارە. سپاس دەکەم بۆ کاکە ئێڵی شەڵا لە سەری شەو کاگە بین چونکە ڕێز و حورمەتی سەرەوە زۆر گرنگە. نازان پرسیاری هەیە؟ ناوەڵا کاکدارا گیان بارەگەمین بە هاوڕانی دیکەش زۆر سپاس دەکەین. ئاچێکە ڕێگەکراوەیە بەڵام شتێ بڵێم بەرەی دۆگرێ. زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاکدارا لە ئابەتەوە لەگەڵمانە بوو. زۆر خواحافیز بێ زۆر سپاس. بەڵازان خۆشەویستان بۆم بابەتە کاک کاروان حەمزە نووسیەتی خەتای خەڵکە بۆ ڕۆژی هەڵبژاردن
ئەمانەی بیر دەچێتەوە و قەیرانەکانی بیر دەچێتەوە. هەروەها فازڵ کاروان نووسەتی لەبەرەوەی کەسی شیاو لە شوێنی شیاو دانەنراوە بۆیە کێشە و گرفتەکان بەردەوامیان هەیە. کاروخ عەزیز نووسەتی چونکە بڕێکی زۆری داهاتی ئەم وڵاتە ناچێتە ئەم وڵاتە ئەچێتە گیرفانی بەرپرسەکانەوە. شاخەوار مەحموود نووسەتی بێدەنگی خەڵکو و بێ هەڵوێستی دەسەڵاتداران ئەم دۆخەی دروست کردووە. زۆرن ئەو کێش و گرفتانەی کە لە ساڵی 2022دا بەردەوامیان هەبوو و زۆرێک لە هاوڵاتیانیش ئومێدیانە کە چارەسەری ئەو کێش و گرفتانە بکەن. یەکێکی دیکە لەو کێش و قەیرانانی کە ڕووی لە هاوڵاتیانی ئەم هەرێمە کرد گرانی نرخی ئەو شمەک و کەلوپەلانە بوو کە لە نێو بازاڕەکاندا بوونی هەبوو و لەم دوایەشدا بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەمەش کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کێمان کاک ئەکرەم لە شانەدەر. کاک ئەکرەم سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە تۆی بەڕێز و لە تۆی ئازیز بەڕێزەکەم بەرەکەتان لەسەر چیە لە دەرۆم. کاک ئەکرەم گیان تەوەرەکەمان لەسەر ئەوەیە کە کام لە کێشە و گرفت و قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا زیاتر کاریگەری هەبووە لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان. تێگەیشتم با کاتەکەم نەڕۆ کاتم بەێ من بە تۆڵێن ئەمانە وەکو جەستێکی مزیان لاتوە نەئەبینن نەئەبیستن نەهەز بە ئازارەکەن. لە کوردستانی ئێمە یەک قەیرانیە قەیرانی بەرپرسەکانمان هەیە برا بەڕێزەکەم. من پرسیارە لە تۆکەم ئەتوانی جواب وەکو برایەکی بەڕێز من بە تۆ ئەڵێم مافیانی شتان نییە درۆزن بەڵێنی نییە زوحات تێرخواردنی نییە دادگا سەربەخۆ نییە مێژومە ژوستانی نییە یەکێتی پارتی ئەخلاقی سیاسیان نییە. ئەمانە هیچ ئاینەتیان نییە لە هەچی ئاینی کۆی زەویا هەیە برا بەڕێز زۆرێک پێنەدراوە. ئەمانە بە ئاشکرات درۆکەن. ئەمانە سوالکەر یائیسە من ئەڵێم ئەمانە سوالکردن لەوە کا تۆ بڵێ چۆن سوالکردن. من لە بیرمە لە ساڵەکانی هەشتا بوو کیمیاوی درا لە هەڵەبجە کیمیاوی درا لە هەڵەبجە بە ناوی هەڵەبجەوە لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم دنیا دەستیاکرد بە سوالکردن. یەک هەڵەبجەی بەڕێز مۆدێلی یەک دیناری وەرگرت بێت. ئەمانە سوالکردن درۆزنن خائینن خۆفرۆشن. لە کۆتایە با کاتی لێ نەکرم دڵم زۆر پڕە ئەم کاتەوە هەموو کاتێکت باش. دۆسپاس بۆ کاک ئەکرەم لە شانەدەری لە گەڵمانە بڵێ زۆرێک لە هاوڵاتیان زۆر پڕن و زۆر نیگەران لەبەرەوەی کە کێشە گرفتەکان بەردەوامیان هەیە ئومێدێک نیە بۆ چارەسەرکردنی و کێشە و گرفتانەی کە بوونیان هەیە. ئێستا لە نێو ساڵی 2023 داین زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە کە هەر بەما شکری نەگەر ئەم کێشە و گرفتانە من بەڵکو و کێشە و گرفتی دیکە سەر هەڵنایە قەیرانی دیکە ڕوو لەم هەرێمە نەکات. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنا وەردەگرم. کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوا لێبێ. السلام عليكم أمسا. وعليك السلام سر چامان. باشي أمسا جم. سر هردو چامان كاك عبد الله جان. وصدقكم. والله بموا 2023 در 100 خوزگی بخوازی بود 2022 100 خوزگا. نشوی استا. چون که استا عراق دولت نیه حاليا دولت نماوه. حاليا دولت نیه. اگر دولت بایا بۆسەی دانەدایەوە بۆ خەڵکی فەقیر بۆسەی داناوەتەوە بزانە چی کرد لەو فترەیە کردیان بە حەفلە لە 25 ماڵۆ کردیانە بە حەفلە ئێرە و ئەوێش بۆ چیاما کردووە بۆ ئەوەی ئەو دۆلارەی کەوە قاتاغەکە بیگۆڕنەوە پاڵی پێوەرن بەو داولادا بەلای ئێراندا بەلای تورکیا بۆ لای سووریا ئەو ئاشکرا بوو خۆ دیارە شتەکە شتێکی ئەوە بە هەتا عێراق ئەوها ئەو حکومڕانێکە لەوەی خراپتر دەبین وەفێت بڵم ئەوە حکومە ئەوانە هیچ ئێرە ئەوە هیچ تو دەوڵەتی بازە دەوڵەتی عێراق تو مادەم دەوڵەتی چۆن ئەم کارە دەکەی لەگەڵ میلەت چۆن دێن ئەم کارە دەکە تو 25 مال بێچێ بە حەفلە بۆ تا دۆلار بڕوا بە ولاولایە ئەتا پارەکەی خەڵکی ڕیسوا بێ و خەڵکی شتی بۆ ناکردرێ نەوتی دەست نەکەوی باسیری دەست نەکەوی گازی دەست نەکەوی بۆ حتى أبي نابل شو كمان أما أقولي شو بقوة ماني لعراق بلان بداخلها بسفوري دارائي مهنية جيش باش مهنية أقل جيش باش بتوكم هذا يا بكذا يتوين أفكار قائد قوة باش مهنية بتما كيريك والله بتما شيء أو كل بحياتي أنا هذا بي يتر خوشي زور سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە لەگەڵمان بوو. دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ماکوان لە بازیان
وەکی ماوکان سڵای خوان لێبێ. مامۆستاگیان سڵاوی خوا لەبەر وعليك السلام ورحمة الله سرچاومان. خوای گەورە لێبێ لە بیسەلان و بینەلانی کەناڵ جوانەکەی بەڕێزان. عليك السلام سرچاو. باوکی ماکان بەڵای بەڕێز بۆ تەوەرەکەی بەڕێزان. بەڵێ. بەڕای من کێشە و قەیرانەکان هەموو دروستکراون. ئەمە شتێک معلومە لای هەموو خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام کێشە و قەیرانەکان کەرێک زۆرن برای بەڕێزەکەم بۆ نمونە دواکەوتنی موچە و لێبڕینی موچە، گرانی شتومەکی باڵدار، گرانی بەنزین و نەوت و دەست نەکەوتنی بۆ خەڵکی فەقیر و ڕۆژار، بەرزبوونەوەی نرخی دۆلار، بەسەرچوونی حکوومەتی هەرێمی ماوە بە تەرتیبی شەرعیەت برا بەڕێزەکەم، ئەمانە کۆمەڵی قەیرانن. لە هەمووی ناخۆشر حکومڕانیان بنەماڵەی بەرزانی برای بەڕێزەکەم. من ڕێزم هەیە بۆ هەموو کوردێکی بەشەرە، بۆ هەموو خەڵکی کوردستان، بۆ هەموو کەسەکانی شەید لەسەر بەرزەکان. بەڵام بەداخەوە لەوەدی خوای گەورە ئەم کوردی خەڵق کردووە بنەماڵەی بەرزانی دەستیان گرتووە بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە. سەرۆکایەتێک بۆ ساڵێک نییە، بۆ دوانیە، بۆ سیانیە، بۆ چوار نییە. وڵاتەکە ئێمە برا بەڕێزەکەم، وڵاتەکە ئێمە پێویستی بە خەڵکی ڕۆشنبیرە، پێویستی بە سەرکردەی شارەزا و دڵسۆزە بەحەقەت. یعنی من ڕاستێکی خەڵکی بۆ ڕاستیە بزانێ. برا هاوڕێژیان بۆچی بنەماڵەیەک هەتا ئاخر زەوای حکمی من دۆ بکەن؟ آخر معقول نییە ڕەوانیە لە کام قورعان و شەریعەتی ئیسلامە ڕێگە تێدراوە. تۆ بە درێژایی 32 ساڵ حکومڕانی میلەتێکی ڕەشەڕوت بکەی لەبەر ساوی خوشی سەوسەیتەوە نەوتی نەیشتی لەسەر گرانکەی بازار لەسەر گرانکەی برای بەڕێزم خاشی بفرۆشی نیشتیمانی بفرۆشی گاڵتە بە کەسوکاری شتێک ئەسەرساوا بکەی. هاوڕێژیان حکومڕانی وا ناکرێت بەڕاستی خەڵک خەتای خۆیەکی برای بەڕێزم. ئەم قەیرانانە هەزاران قەیرانە برای بەڕێزم. قەیرانەکان هەمویان دروستکراون، خۆیان دروستێکە بۆ چەوسانەوەی من و دوی فەقیر و هەژار برای بەڕێزم. هەرێمی کوردستان بریتێ لە 4 پارێزگا، هەر 4 پارێزگایە هاو نیشتیمانەکەی کە سەرژمێنێکی 4 ملیۆن کورد تێرا بەڕێ. کورد ئەگەر 7 ملیۆن بە 3 ملیۆن ڕۆی لە تاو ئەمانە سەر خۆی هەڵگرت و ڕۆی بۆ ئەوروپا برای بەڕێزم. هیوەی کەوتە ئاو ماسی خواردی. حکومڕانێکی ناشرین، حکومڕانێکی خراپ، حکومێکی سەرکارانە بەسەر ئێمە یان نیشتیمانی بێتاوانە برای بەڕێزم. چەندین ساڵێ مە چۆن ئەڕێکی سەبات دەکەین ماڵمان ڕووخا خەڵکمی ماڵی وێران بوو بۆ کوردایانی سوڕش. بەڵام سەیرکە ئەمەیە شوەڕشەکان، ئەمەیە کوردایەکەیان مافی هەموو خەڵکی کوردیان خوا برای بەڕێزم. مافی هەموو میلەتی کوردیان خوار بە خاک و عەسکەر هەمویان فرۆشت. من دەستخۆشی لێدەم چاوەڕشتی باشای نێمەکە 50 ساڵێکە حکومکەن نەبەکرا بێ برداشت نابن. زۆر سپاس بۆ باوکی ماکوان لە ئابازیان لەگەڵمانە بوو. کاک دلێر لە ئەولێر وەردەگرین. کاک دلێریان سڵای خوارد لێبێ. سلام علیک باشی برای بەڕێز. وعلیکە سەلام سەرچاومان. دەستخۆشیەوە بەرنامەی لێ دەکەم. بۆ سپاس کاک دلێریان سەرچاومان. بنەماڵی بارزانی دروست بووە 3 ساڵێکی ملەتی کورد خێر و خۆشی لە خۆی بینیوە. تاوەکو بنەماڵی بارزانی مابی خودی مەسعود بارزانی مابی 2023 کەس خێر و خۆشی لە خۆی نادنی. تاکو بنەماڵی بارزانی شاگردەکانی ما حکوم کەس خێر و خۆش بکەن. ئەوەیە پارتیە و یەکێتی و نەوەی نوێی چونکە ئەوانە دروستکاری پارتینە بەڵێ بە شاگردەکانی پارتی. بۆیە داوا دەکەم دووبارە داوا لە کۆمەڵ و یەکگرتو و گۆڕاندن نەسەرپاڵ دەنجی پارتی و یەکێتی و نەوەی نوێی. بەڕاستی ئەوانە دژمنی میلەتی کوردن. تاکو بنەماڵی نوێی کەس خێر و خۆشی لە خۆی نادێت. 3 ساڵێک خێر و خۆشمان لە خۆ دیتە. تاوەکو بە تایبەتیش خودی مەسعود بارزانی مابی کەس خێر و خۆشی لە خۆ نادێت. هەتا ئەو زەلامە لەسەر دنیا مابی خێر و خۆشی میلەتی کورد نادێت. بەڕاستی کاک دلێر پێت وایە کە ئەم کێشە گرفت و قەیرانانە کە لە ساڵی 2022دا هەبووە دووبارە لە ساڵی 2023دا هەر بەردەوامیان دەبێت وە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ئەم کێشە گرفتانی هاوڵاتیان ناکەن؟ بڕوا بکەنەر 2023 کۆتایی پێنای تاوەکو بنەماڵی بارزانی خودی مەسعود بارزانی لەسەر حکم بیت کوردستان قەت خێر و خۆشی لە خۆ نەبێت. چونکە هەمووی بەڕاگردی بە تایبەتی مەسعود بارزانیە بۆ یەکێتی ئەوە هەر شریشی پارتی ئەوە شریکە دزا ئەوە لەو لایەنەوەی نوێیشی دروستکردنەوەی نوێ بابەتی پارە 10,000 کەسی خوارد. ئێستا لەو ئینسان سازی دەکات ئەو شاگردانە پێیا بنێ بۆی ئێستا خەڵکی لێ تێکچووە خەڵکی لێ تێکچوو بەڕاستی حتا بنەماڵی بارزانی کەس خێر و خۆشی نە 2020 ئەو دەنگە ما تۆمارە لەو تەلەڤیزیۆنە بەڕێزی و برای بەڕێزی ما قسە لەگەڵ دەکەم. 2056 کەس خێر و خۆشی لە خۆ نادین ئەو دڵنیابە. بۆیە داوا دەکەم حتا بەس لە خۆی گەورە داوا دەکەم ئەو بنەماڵی بارزانی ناو بچێت. تەنگی لە ناوچوو میلەتی کورد خێر و خۆشی لە خۆی دەبینی بەڕاستی. زۆر سپاس بۆ هەولێر و لەگەڵمان بوو. کاک بەرزان وەردەگرین. کاک بەرزان لە کوێوە لەگەڵمان بوو؟
کاک بەرزان لە سلێمانی وسڵی خوا لەبێ کاک بەرزان سەرچاومە کاک بەرزان باشیت باش قوربانجان ئەخوا باش بێ الحەمدایمە باشین سەرچاومان کاکی جان بەڕێی من ئەم دوو دەسەڵاتە هیچ عیبێکیان نییە بەڵێ باوەڕ کە زۆر باشن لەوە باشتر بۆ ئێمە قەت نەبوو قەتیش نابێت ئەم دەسەڵاتە هیچ عیبێکیان نییە نە با بڵێن بنەماڵی ئەو لا نەهی ئەملا هەردووکیان باشن ئەم میلەتە لەوە باشتیان هەبێ باوەڕکە بە عقارێکی تراوە لەبەر ئەوەی هەر بەسیترین نمونەت بدەمێ دوێنێ نە زۆر بە زۆر چون کەس لە ماڵ بێن نەدەرەوە نە بە زۆر خەڵکیان قسە سەرجادە نە بە زۆر عەزیەتی خەڵکیانە خەڵک تا شەشی باین لەو دەرەوە و هەڵپەڕ و داپەڕ و بەخواتیاتی قەرزارە تیاتی نەخۆشی هەیە تیاتی بۆ هەزار لەم پەپە محتاجە هی کاکە بۆ لە ماڵی خۆدا دانیشتی خۆ دەسەڵات بە زۆر بردیتی براکەم ئەم شتانە شتێکی ڕۆتینیاتە ئەمە بەنسبەت ساڵی تازە ئەمە هەر ڕقەمە 23 22 24 ئەمە هەر کێشە نییە خۆ هەر شەوە و هەر ڕۆژە و یعنی هیچ شتیان نییە بەڵام بڕوان پێ بکە ئەم میلەتی ئێمە هەر ئەوەی قابلە یەک عیبێکیان نییە یەخوا تەمەنیان زۆر لەوە درێژتی بەڵام زۆرێک شتێکت نییە بەڵێ پیان وایە کە کێشە و گرفتەکان قەیرانەکان زۆربوونی قەیرانەکان هەمووی بۆ ئەم دەسەڵاتە ئەگەڕێتەوە خەڵکێک ناڕازیە خەڵکێکی زۆر بێدەنگە لە ئاس ئەو هەموو کێشە و گرفتانشی کە هەیە لە ڕاستیە پێ وایە کە ئەم بێدەنگی خەڵک دەبێتە باعیسی ئەوەی کە زیاتر و بەردەوامیتر قەیرانەکان ڕوو لە هاوڵاتیان بکەن برا بەڕێزەکەم ئەزین چۆنە مۆزوعی بێدەنگی ئینسان ئەها سی سروشت و تەبیعەتی بەشەری چۆنە من ئێستا ڕەنگە لێرا کۆمەڵی قسەی باخ و بریش بۆ تۆ بکەم بەڵام لە ناخ و خۆمانە ئێمە وەکو خۆمان هەر من ئێمە ماڵەکەی تۆ ڕۆژێ هەتا ئەوە تۆ خزمەتی بکەین ئێوارەکە ڕۆژ نەدەرەوە لە ماڵەکەی تۆ لەم خوانان و ئاو بیای بە من برا ئێمە میلەتی کوردە برا بەڕێزەکەم باوەڕ بکە زۆر لەوەی خراپتر خاتی باوەڕ کە بێدەنگ بی بێدەنگ نەبی خوای گەورە خۆی هەڵی بژات قابل لە تۆ وایە دەسەڵاتی ئەمان لە دەسەڵاتی ئەم سەرکردەکانی زوو بەخوەتر بێ بەخوا برا بەڕێزەکەم هەر کاتێک خوای گەورە بیوێ بیگۆڕێ بەقی کوفەیەکو نەیگۆڕێ هیچ ئیشی بەمانە نییە بەڵام ئێمە ئەومان قابلە کابرا ئەبینی بەیانی تا ئێوارە لە مزگەوت و حەج و عومرە و زەکات و سەرفترە بێتە سەر معاملە و تراز و بازەکەی سەیری گرزانە چۆن کار و کەسابەتەکەیەکە ڕۆژی سەفسونی درۆوە خۆ تەماع و بێوجدانی دراوسەکەی نان نێبی خوا خۆی دەست نابە مەسەلەن تیکێ نامبا بە دراوسەکەی ئەی کاک ئەمانە هەمووی کێشە نییە ئێمە ئەمانەوەی هەر بە خۆمان لە ماڵەوە دابنیشین و حکومەت هەموو شتێک ماوە گاڵێن حکومەت نەکاکە خۆمان خراپ سپاس بۆ کاک بەرزان لە سلێمانیەوە لەگەڵمان نبوو بەڵازان خۆشەویستان بەشێک لەو کۆمنتانی ئەوەی عزیز دەخوێنەوە کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە محەممەد جەباری نووسێتی بەرپرسە بازرگانەکان لە هەموو قەیرانەکاندا بەرپرسن سەبارەت بەم دۆخی کە هەیە ڕۆهات جەلال جەباری نووسێتی جا حکوومەت کەی پابەندی بڕیاری ڕاست بووە کاروختەها نووسێتی گرانبوونی هەر شتێک تەنها خەڵکە فەقیرەکە دەبێتە قوربانی کەسیش خۆی بەخاوەنی دروستبوونی کێشەکان نازانێت شۆڕش ئەیوب بۆم بابەتە نووسێتی هەتا نەوەیەکی پەروەردەکرا و گۆشکرا و بە باوەڕ و خواناسی و ویژدان زیندوو مرۆڤ دروست نەبێ حاڵی ئەم خەڵکە هەر بەم شێوە دەبێت وە باش نابێت بەڵازان کێشە و گرفتەکان لە ساڵی 2022دا بەشێکیان زیاتر بوون و قەیرانی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان کرد کارەبا و ئاو کۆمەڵی بابەتی دیکە ئەمانە کاریگەرێکی زۆریان هەبوو و ئەمە قەیرانی ڕابردووتر بوون لە ساڵی 2022دا زیاتر بوون بەڵام چەندین کێشە و گرفتی دیکە چەندین قەیرانی دیکە لە ساڵی 2022دا زیاتر بوون و زیاتر بەرۆکی هاوڵاتیانی گرت دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتو هانا لە کۆی وەردەگرم خاتوانە ئەسڵای خوا لەوێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله ڕاستەکەم کاکە دانیار تۆرەکەتان لەسەر چییە؟ تۆرەکەمان لەسەر ئەوەیە کە کام لەم کێشە و گرفتانی کە لە ساڵی 2022دا هەبوون زیاتریان کاریگەری هەبوو لەسەر دۆخی هاوڵاتیان بەڵێ من وەکو شەخصی خۆم یعنی زۆر ڕوودا و هەبوون بەڵام کەندێکیان خۆی گەورە کە بەسەر تا دێنێ ئەوە کۆتاییەکە خێری تێدایە و پێ نەکەس نازانە خێرەکە چییە هەتا ئاخێ ئازانیەوە خێرێکی بۆ تێدایە بەڵام لە وەکو شخصی خۆم یعنی بەڕاستی لە 2022دا یعنی قسەیەکم بیل لە
کەسێک کە نەبوو بوو کە یعنی بەڕاستی لە یعنی نەتوانم ڕۆژەدا بیستم یعنی بەهۆی نەبوونی و بەهۆی بێپەسنی بەهۆی ئەوەی کە پارەی نییە بیداتە دەست منداڵەکەی یعنی ئەمە خۆم بکوژم یعنی بەڕاستی زۆر کاری لە من کرد بەڕاستی بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کە بەڕاستی ئەم حکوومەتە یانگوست ساوایە ئێستا گەورە نەبوو بەڵام ئێستا زۆر گەورە بوو این مەغۆلە مەغۆل یعنی لە کێشەکانی خەڵکی پێناگا یعنی بەڕاستی کاتڵێن بڵێن مەغۆڵە ئەوە لە گەورەبوون دەستووە یعنی بەڕاستی ئەوانە هەر بە کێشە و مەعاناتەکانی ئەو هاوڵاتیانەی ناسا یعنی کەسێک بە هەستەکانی منداڵەکەی کە داوای پارەی بێ بکات و نەیبێ و هەوڵی خۆکوشتن بدا بڵێ من ژیانێکی ئاواناژیم ئەم بەڕاستی زۆر کاری هاتوونە لەگەڵەوەی بۆ منە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردەوە ئەو کەسانی کە زۆرینەن لە پەرلەماندەوە بەشێکی زۆر لە یاساکان تێدەپەڕێن وە دەتوانن کاریگەری باشیانە بێت لەسەر هاوڵاتیان توانیویانە لە پەرلەماندا دەنگێکی باش بن توانیویانە هەڵوێستی باشیان هەبێت لە ساڵی 2022دا بۆ هاوڵاتیان بۆ باشترکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان تا ئەوەیە ئێستا تەمەنی پەرلەمانی خۆیان زیاد کردووە. هەر هیچ سوودێکیان نەبوو هیچ ئەوەندێک بوو لە ئێستاشانی هیچ خەڵک ئەمەیان پێی نییە ئەوانە کە تەمەنی خۆیان درێژ کردەوە خۆ بۆ بەرژەوەندی هاوڵاتی نییە ئەوە تەنیا بۆ بەرژەوەندی خۆیانە بۆ یعنی بۆ خۆدەوڵەمەندکردنی زیاترە یعنی هێشتاش بۆ هینە وازی نەبوونە کە چەند ساڵ 4 ساڵ ئەو خەڵکیان لێکردێ ئێستا تەمەنی خۆیان درێژ کردەوە هیچ لە بەرژەوەندی هاوڵاتی نییە هیچ هاوڵاتێک کە هەزاری هیچ پێخۆ نەبوو یعنی بەڕاستی تەمەنی پەرلەمان درێژ بوویتەوە یعنی زۆر ئەو دوڕوودا زۆر بۆ من ناخۆش بە تایبەتی لە 2022دا دەستان خۆش بێ و سپاس بۆ خاتوانان لە کۆیەوە کاک سەلام لە کەرکووک وەردەگرین کاک سەلام سڵاوی خوارد لێبێ باش برایەکەم سەلامەت بخدا چامان کاک سەلام بەڵێ بابەتەکەمان لەسەرەوەیە کە کام لە کێشە و گرفت و قەیرانەکان کە لە ساڵی 2022دا بوونیان هەبوو زیاتر کاریگەری کردبووە سەر هاوڵاتیان کاریگەری هەبوو لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان وەڵی براجانەکەم لەسەر بژێوی ژیانی هاوڵاتی هەمووی هەزۆر بوو پێمان نا ساڵی 2023 خراپترە بی باشتر نادەکەن بۆچی هیچ ئومێدێکن نیە کاک سەلام لەبەر هیچ ئومێدەکەم سال بەسال خۆزم بخواری وە دوعا وە سەلام بۆ عافیس زۆر سپاس بۆ کاک سەلام لە کەرکووکەوە لەگەڵمان نابوو بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئومێدیانە کە لە ساڵی 2023دا ئەو کێشە و گرفت و قەیرانانی کە بوونی هەیە چارەسەر بکرێت بۆ هیوایە کە ئینشاءڵڵا بۆ شێوازە نەبێت وە کێشە و گرفتەکان چارەسەر بکرێت وە دۆخی هەرێمی کوردستان باشتر بێت وە کاربەردەستان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش پێداچوونەیەک بۆ خۆیان بکەن تاوەکو ئەو کێشە و گرفتانانی کە بوونیان هەبووە ساڵی ڕابردووتر وە ساڵانی ڕابردوو چارەسەر بکرێت لە ساڵی 2022دا ئەو کێشە و گرفتانە هەمووی چارەسەر بکرێت کە بەشێکی زۆریان لە ساڵی 2022دا زیاتر بوون ئەو کێشە و گرفت و قەیرانانە لەوانە گرانبوونی نرخی بەنزین وهروەها دابەژنەکردنی نەوت کە ئێستا لە وەرزی سەرما و لە وەرزی زستاندان کە هاوڵاتیانێکی زۆر پێویستیان پێیەتی لە هەمووی زیاتر کە کاریگەری هەبوو لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان ئەویش گرانبوونی نرخی شمەک و کاڵاکان و لە نێو بازاردا پەیوەندێکی دیکە وەردەگرم عەزیمە خات و عەزیمە لە هەولێر خات و عەزیمە سڵاوی خوا لێبێ باش برای بەڕێز سەر هەردوو چامان ئێوە باشن ژیاق سەلامەتی خوا باش بێ لەسەر بابەتەکەمان چه سەرنج و تێبینیەکت هەیە کە وەڵای برای بەڕێز بەڵێ چەند دانیشتنی چەند بەرنامەی هیچ استفادەینە لە هەموو قەناتەکان لە هەموو جێگەکان هەتا ئەو دزانە هەتا ئەو مافیانە لەسەر ئەوەی بەم نەک بەسار نە بە حکومەت هەر نە هیچ گۆڕانکارێک بەسەر ئەو ملەتی کوردیدانە کە هەتا ئێستا دیتی گەلی کورد چتە چیهابی ناو نەفتی دەخمچێنە و سەرمایە حکومەتە دەری قەردارین قەیرانە ئێبا بە حکومەتە و نفتی دەبەی قەیرانی ئەتۆم پارە بێ لە بەغدای قەیرانی یان بریکا کە ئەمن دزم یان بریکا کە ئەمن خۆمانەتە حکومەت دانیشتیمە و ئەم گۆش خۆتان ئەوە هاتن وڵای چ برین برای بەڕێزم بۆ نەبوونیە بۆ بێکار کاسی بێ بۆ سەرمایە
حكومتنا نفس دانيرنا هي هذا قيران أو قير إذا بس حكومة الكيلو بداني قيراني سو هاتو عزيمة پێت وایە کە ئەم کێشە گرفت و قەیرانانە چارەسەر بکرێت؟ والله براي برز نكبر رقم نعبوري حتى لسكوري أو زميلي ما بي أو باركانة أو كتب باركانة أو يكيكانة ما بي قال لي كل نوي خرافي الشنيدي بانوي خرافي الشنيدي مستقل خوي كيفك لكاتي بندان هذا تنجم جامبي دان كدم جامبي دان أوان جديم لده بندري ما دم بخويا ما دري إيوه أما كان دي خو إيوه ما نيستوان إيوه تا ما دم عندك إطلاع خوري وان بده عندك دم جامبي دانو كبسرك جو فقيران أو سما وسرانة نفتكا نعيشكا نيتكا إذا نفس عادي كنا نبغى نفس التوزيع كانت نفس مدعوة كان زۆر سپاس بۆ خاچوو عەزیمە لاولێرە و لەگەڵمان نابوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ئەژی لا سەی سادق وەردەگرم باوکی ئەژی سڵاوی خوات لێبێ السلام عليكم وعليك السلام ورحمة الله باوکی ئەژی سڵاوی خوات لێبێ مامۆستاگیان باشیش کرد الحەمدولایە ئێمە باشین ئێوە باشن مامۆستاگیان من ئەوە حەجی قەیران شتە بیخرا ئەو لاوە شتێک ئاسکەم بەڵێ من ئالم سەیساخۆ ئەچوون بۆ شانێری بۆ تاری مامۆستامە لە شێخەحمەوە یا ڕەبی خۆ ئافریقا ئافریقا خۆ بەڵێ لە شانێری بوو فەرمووی ئەو ئافرەتانەی کە دەمیان سوور کردووە ئەڵێ لە لاکە هەڵیان ژەندووە ئیسا بە قوربانی بووم بەڵێ ئیسا شەڵا هەر دەمی سوور کردایە ئیسا قاچی ڕوو دەکا سەری ڕوو دەکا ئەو هەموو مەلهەو بێ ئەخلاقی لە سلێمانیا دانراوە کەس خیرەتی نەماوە خیرەت نەماوە نازانمەوە خەڵکە بۆ نایەتە سەجادە نازانم خەڵک بۆ ناڕوا دوای جمعە حەتی کەسە بڕوا دایکە هەمووی سووتێنە بەسەریەکە گۆرە بابە قەیران بەڕێی خۆی ئیسلامەتی کەی وەک ئامانەیە بێ حەتی بێ ئەخلاق و هانیانە سلێمانی یەک لەلام نییە قسە بکە بە قوربانی بم ئەوە نەبوونی با بڕوا مردن ئینسان یەکەڕەوە ئەمرێت بەڵام ئەلحەمدولیلا چەندین سنتەر و چەندین ڕێکخراوی ئیسلامی زۆر باشن ڕۆژانە و بەردەوام خەریکی وانەوتنەوە خەریکی ئەوەن کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەلگا بکەن تا ڕادەیەکی باش کاریگەریان هەبوو بەڵام هەر پێویستە زیاتری بکەن هەر فەوتا بووین ڕاستە فەرمی بەڵام بە ئەو خەڵکە یەک دەنگ بێ بۆ خاتری خوا کورە وا نابێ کورە خەڵک بۆ ئەو نەخیرەتی نەما زۆر سپاس دەکەین بۆچی نایەتە سەرجادە مەعاشم بۆ چییە من بجا بۆ نەمرم لە برسا بارچنە ئەوە نەبسووتێنن کاکە ئەو خەڵکە هەمووی هەڵسێ بۆ خاتری خوا سپاس بۆ باوکی ئەژی لە سەی سات خۆ لەگەڵمان نابوو کاکێدی لە باڵکایەتی وەردەگرم کاکێدی یان سڵاوی خوات لێبێ السلام عليكم استاذ وعليك السلام ورحمة الله باشی براکەم الحەمدولایە ئێمە باشین ئێوە باشن با سەلامەتکە براکەم یەخوا باش برای من سێ قسەم هەیە لەسەر ئەم شتە بەڵێ یەکێمیان ئەوەیە وای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ قل لن یوسیبنا بما کەسەبەت ئەیدیکم واتە هیچ بەڵام موسیبەتێک و ناخۆشیێکتان بەسەر نایەت مەگەر ئێوە خۆتانەوە کار بن دووەم قسەشم ئەوەیە سەبارەت بە دەسەڵات کە زۆربەی خەڵکی دەڵێن دەسەڵات خراپە و ئەو هەموو ناخۆشیانە هۆکاری حکومەت و دەسەڵاتە من دەڵێن نەخێر این میلەتە چونکە میلەت خۆی خراپە بۆیە ئێمە شایانی ئەو دەسەڵاتە خراپین وەی خوای گەورەش دەفەرمێ من دەسەڵاتدارێکتان بۆ دەنێرم کە شایانی میلەتەکە بێت واتە میلەت چۆن بێت دەسەڵاتداریش وا دەبێت دێمیش نمونەیەک هەیە کە فەرژیمێت لە ڕووی جەنابێت لە ڕووی بەرنامەکەتان لە ڕووی بینەرەکانەوە کە وێنەیەک هەیە زۆریش بڵاوە لە سۆشیال میدیاکان کە گوێ درێژێک هەیە لە ژێر تا وەستاوە باشە لە ژێر خۆی وەستاوە بەگەی پێش لە ژێر سێبەری گوێ درێژەکە ئیسراعەتەکە تاوەکو گوێ درێژەکە بێدەنگ بێت ئیسراعەت بکە یعنی هیچ مزۆڵەیەکی نەبێت گوێ درێژەکە هیچ هەڵوێستێکی نەبێت بەگەکە هەر ئیسراعەتێکی بۆیە من ئەڵێم گوێ درێژەکە میلەتە و بەگەی حکومەتە زۆر سوپاس زۆر سپاس بۆ کاکێدی لە باڵکایەتی لەگەڵمانە بوو بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ